بەتاکید لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما ڕێژەی ئاگرکەوتنەوە لە شوێنە گشتەکان لە مۆڵێک لە بازاڕێک لە دوکانێک ئەوانە زیاد دەبن. بەداخەوە لە چەند ڕۆژ لە هەینی ڕابردوو ئەولێت مۆڵ یەکێک بوو لەو جیانە سوتا. ئەم ڕۆژ ئێستا لە شەقامی 6 مەتری دوکانێکی قەنەفە فرۆشتن ئەویش سوتاوە کە ئاگرێکی گەورە هەیە. گوێڕای نیگەرانبوون بۆ بابەتانە، بەڵام ئیجراعاتی ئێمە چ دەبین؟ جارە پێش هەموو شتێک ئێمە لە هەولێر مۆڵش کە سەردانمان کرد لەو ڕووداوانەی کە دەژمن تیمەکانی ئاگرکوژێنەوە بە باشی دەگەنە جێگای کۆنتڕۆلکردن. ئەوەی پێویستە هاوڵاتیان هاوکاری ئەوان بن. بەشی زۆری ئاگرکەوتنەوەکان هۆکارەکەی کارەبا دەبن، شۆرتی کارەبا دەبن، دەبی هاوڵاتیانیش هاوکار بن. و ئێمە دوای ئەوەی هەولێر مۆڵیش دیسانەکە ئەوانیش ڕاست پێدراون تا دوێنێک کە ئەو لێژنەیە بە دوواداچوون دەکەن، تحقیق دەکەین هۆکارەکانی و کەمتەرخەمیەکانی چێبوونە لەگەڵ دامەزراوە دایرە معنیەکان کۆبوونەوەیەکمان ئەنجامدا و بڕیاری ئەوەماندا هەموو ئەو شوێنانە بەسەر دەکرێنەوە دوێنێ ئەو لێژنەیە دەستی بەکارەکانی کرد لە ناوشاری هەولێر و ئەو بڕیارە مەشمولە بە هەموو قەزاکانیش ئەو لێژنەیە سەردانی شاری کرد ئەو شوێنانەی کەمتەرخەمن تا ڕۆژی شەمە ئاگادار دەکرێنەوە لەوەی کە پێداویستەکانیان دابین بکەن و کەمتەرخەمیەکانیان کەم بکەن.